طبتم مساء. ئەو کاتتان باش 3 تشكرات. سێ سوپاسگوزاریم هەیە بۆ بەشداریکردن والآبائهم وأمهاتهم بۆ اللي باوک و حفزوهم دایکیان أن کە يجوا پاڵپشتیان لنا کردوون ويشاركون بۆ ئەوی کە ويكونون بەشدار مشرفين. بن والتشكر الأخير و سوپاسی سێمیشم روانغا. بۆ دەستگای ڕوانگەیە أكيد بە كعميد دڵنیاییەوە كلية معلوماتية الأعمال وەکو پرۆگرام وعندي سازێک خبرة بسيطة و في لە هەمان مجال کاتیشدا شارەزەم لە بواری السوفتوير. سۆفتوێر وأنا دائما تفكير ناقد بەردەوامیش فأحب چەختەوە دەکەمەوە کە أقدم مقترحات مەکارێکی زۆر إن ناوازە شاء و الله کاری للأعوام جوان القادمة. ئەنجام دەدەین بۆ ساڵانی المقترح داهاتوو الأول و پێشنیازی زيادة زیاد عدد دەکەین التخصصات اللي دەمانەوێ ئەوانەی کە زیاتر بالمسابقة. بەشداریان کردووە ژماریان زیاتر بێت وخصوصاً بە تایبەتیش مرتبط تراثنا. بەوانەی کە پەیوەندیان بە الزخرفة. خۆشنووسی هەیە أنشطة فعدت كثيرة. زۆر بواری دیکە هەیە بەڕاستی والاقتراح الآخر و لە هو هەمان کاتە پێشنیازی التوجه دووەمیشم نحو الجنوب ئەم جارە في بەرە و عدد اللقاءات باشوور القادمة إن بچن شاء الله. بۆ ئەوی کە کاری جوان لە باشووریش بکرێت ئەوانیش بێبەش نەبن سوپاستان دەکەم بعد شوي بعد بدي أسولف. خلاص. دكتور ما راح تعلن الأول؟ أريد أسأل سؤال قبل لەمە ما أبدأ پرسیارێک بکەم بەردەوەی براوە یەکەم الأول. أريد ڕابگەینم أسأل سؤال لكل الحاضرين. پرسیاری كم واحد يقدر هەموو کەس يعيش بکەین بلا سوفتوير لمدة شهر؟ چەند کەس دەتوانێت بەبێ سۆفتوێر بژیت بۆ ماوەی من یەک 2%. مانگ واتە کەمتر لە 2% سۆفتوێر بەڕاستی بوارێکی زۆر گرنگە لە ژیانمان حقيقة سوق لە البرامجيات ڕاستیدا سوق واعد جداً بازاری على حسب الدراسات. پرۆگرام سازیەکان بازارێکی زۆر گەرمە هیوادارین گەنجان لەم بوارەدا زۆر پێش بکەون و لە هەمان کاتیشدا بتوانن لە ڕووی مرۆییەوە کارەکانی خۆیان ئەنجام بدەن لە هەمان کاتیشدا داتاسازی بکەن لەبارەی ژمارەی ئاوارەکان کاریان بۆ بکرێت بۆی بێبەش نەبن بێهیوا نەبن. المرتبة الأولى براوەی یەکەم من نصيب. نعم. براوەی یەکەم شو ما دق القلب. دكتور نقولها عنك؟ أهلنا يقولون الماء يوقع ما يصير خيال. المرتبة الأولى من نصيب براوەی زياد یەکەم أسعد. زیاد ئەسعاد. حبي واعتزازي. شكرا دكتور. شكرا للدكتور صفاء، شكرا جزيلا. شكرا لك ممنون. شكرا. صفاء المنصة إلك. سەفا فەرموو. سەرەتا زۆر سوپاسی خۆی گەورە دەکەم کەوا منی گەیاندا ئەم شوێنەوە زۆر سوپاسی دەستگای شوي ڕوانگە أكثر دەکەم من کەوا صوتي. ئەو هەلەی بە ئێمە گەیجانداوە تاوەکو لە بوارەکانی خۆماندا توانەکانی خۆمان تێدا بە دەربێخین و زۆر سوپاسی دایک و باوک و هەموو ئەو مامۆستایانە دەکەم کەوا منیان گەیان بە ئەمڕۆ و هەروە پیرۆزبایی لە براوی دووەم و سێمیش دەکەم و ئیشاڵڵە بە کۆتاش دنیا ئیشاڵڵە ئەوەیە دەست پێکە بۆ شتی باشتریشە. شكرا. زۆر سوپاس. شكرا. ألف مبارك.